سڵاو خۆشەویستانی کوردستان 24 لە رادیۆکەوە لەگەڵەوەی خۆشەویستین لە ڕێگەی سۆسیال میدیاشەوە هەر بە هەمان شێوە ئەڵلقەی ئەمجارەی زمانێمەتان پێشکەش دەکەین. لە زمانێمە ئەمجارەدا خۆمان لە شتێکی کەمێک هەستیار داوە، ئەویش تاو توێکردن و هەڵوەستەکردنە لە بەردەم ئەو چەمکانەی نێودەقەکانی نالی کە شرۆڤە کراون لەلایەن مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس و کوڕەکانی کە هەندێک تێبینی لەسەر هەندێک لە چەمکەکان هەیە. لەو هەموو دەقە شعریە ژمارەیەک لە چەمکەکان بۆ چوونی جیاوازیان لەبارەوە هەیە. یەکێک کە سەرنجی وردی لەبارەوە گرتوون نووسەر و توێژەر عەبدولخاڵق یاعقوبیە. ئەو لە نێو ستودیۆ لەگەڵمانە بۆ ئەوەی سەرنجەکانی خۆی بخاتە ڕوو و هۆکاری تێبینی بوونیش دەخاتە ڕوو بۆ پێی وایە لێکدانەوەکەی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس لەبارەی ئەو چەمکانەوە لە نێو ئەم دەقەدا هەڵەیە یان بۆ چوونێکە دەقاودەق ئامانجی نەپێکاوە ئەو بۆ چوونەکەی خۆی دەخاتە ڕوو کە پێی وایە ئەوەیان ڕاسترە بۆ ئەو شوێنەی نێودەقی شعرەکە. مامۆستا بەخێر بێی. زۆر سپاس کاکەزادی. مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس ناوێکی گەورە ورد لە لێکدانەوەی دەقەکاندا و ئەو کاری ئەو پێی هەسا قورس بوو. پێم وانیە کە سوێرابێ خۆی لێ بدا لەو کارە کە ئەو کردی. جا وێران لەوەی کە ڕەخنە لە کەسێکی وا بگری ئەوە بوێریەکی زیاترە. تۆ چۆن وێرای؟ ئەو کاری کە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس و کوڕەکانی لەسەر نالی و مەحوی و مەولەوی و بەگشتی میراتی شعری کلاسیکی کوردی کردویانە لە ڕاستیدا کارێکی ژێرخانەکیە، کارێکە کە بنچینەی شڕۆڤەکاری بەشێکی گەورە و گرانی ئەدەبیاتی کلاسیکی جێبەجێ کرد. بۆیە بەڕاستی هەڵوێستە گرتن لەسەر ئەو با بڵین کەسایەتیە و بۆ چوونەکانی ئەوەندەی کە ئاسان نییە، ئەوەندەی کە با بڵین پێچووپەنای زۆرە، ئەوەندەی کە ئەرکێکی قورسە، ئەوەندەش پێویستە لەبەر ئەوەی کە بەڕاستی من باوەڕم بەوەیە کە نەوەی مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە قسەی خۆی لەسەر نالی کردووە هی سەردەمێکی تایبەت بووە، هی سەروبەندێکی تایبەتی هزری و فکری کۆمەڵگەی ڕۆشنبیری کوردی بووە. ئێستا سەردەمێکی جیاوازە، نەوەی جیاواز هاتووە و بۆیە گفتوگۆکردن لەسەر نالی لەلایەن کەسێکی وەکو من و دەیان کەسی وەکو من لەم ڕۆدا لە واقعدا جۆرێکە لە گفتوگۆکردنی نێوان نەوەکان لەسەر میراتی شعر و ئەدەبی کوردی. بۆیە ئەو شتانی کە من بەڕاستی ئەمڕۆ دەمهەیە زۆر بە کورتی ئاماژەیان پێ بکەم وەکو بابەتی ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵا لە واقعدا زیاتر لەوەی کە ئاماژەکردن بێ بۆ هەڵانەی کە مەلا عەبدولکەریمی مدەڕیس کردوێتی دەستبردنە بۆ بابەتی گفتوگۆی نێوان نەوە جیاوازەکان لەسەر شعری کلاسیکی کوردی. ئەو بوێریە بەڕای من زیاتر لەو پێداویستیەوە دێتە ئاراوە کە زۆر باشە ئەگەر 50 ساڵ لەوە پێش مەلا عەبدولکەریمی مدەڕیس بەم شێوەیە لەسەر نالی قسەی کردووە و بەم شێوەیە نالی شرۆڤە کردووە، نەوەی ئێستا دەڵێت چی؟ نەوەی ئێستا دەتوانێت چی ئیزافە بکە بەو خەرمانەیە کە مەلا عەبدولکەریمی مدەڕیس پێشکەشی کردووە و یا ئەگەر بێت و هەڵەیەک یا با بڵین جۆرێک لە ناڕاستی لە بەشێک لە لێکدانەوەکانی ئەواندا بوو بێت، ئێمە لەسەر ئەو هەڵانە چی دەڵێن و چۆن ڕاستی دەکەینەوە؟ شعر بۆ چوونی جیاواز هەڵەگرێ، ینی دەکرێت من بە جۆرێک لی حاڵی بم تۆش بە جۆرێک، بەڵام کە باسی چەمک وشە دەکەین لە نێودەقدا لێکدانەوەی مانای وشە جیاوازترە لەوەی کە ئامانجی دێڕێک ڕستەیەک یان تابلوەیەک وێنەیەکی شعری دەخێڕ و بۆیە ئەوەی کە تۆ دێڵی ماناکردنەوەی چەمکەکانە بە هەڵا جیاوازە لە لێکدانەوەی شعر. وایە من لەسەر ئەو قسەی جەنابەت شتێک بڵێم، لە ڕاستیدا خۆی شیکاری شعر و شرۆڤەکردنی شعر بەشێکی مۆزوعەکە ئەوەیە کە بڵێ ئێمە
شاعرێکی وەکو نالیمان هەیە کە لەوانەیە شعرەکەی نەک معنایەک و دوو معنا زیاتر لە دوو معناش هەڵبگرێت و ئەوە شڕۆڤەکارە کە دێت بە پێی وردبینی و تیژبینی خۆی بۆ نمونە معنایەکی ورتر و قوڵتر و زیاتر لە شعری نالیدا کەشف دەکات. بەڵام ئەو بابەتەی من کە لەم بابڵین وتارێکە ئامادەم کردووە بۆ دیدارێکی مەلا عەبدولکەریم مدەڕسا ئەوەیە کە لە لێکدانەوەکەی مەلا عەبدولکەریمی مدەڕس کۆمەڵێک هەڵە هەن کە پەیوەندیە ڕاستەوخۆیان بە شڕۆڤەکردن و شیکردنەوە و جۆری ڕوانینی ڕخنەکارێکی ئەدەبی بۆ تێگەیشتن لە شعری نالیەوە نییە. بۆ نمونە ئەمن هاتووم ئەو هەڵانەی کە لەبەری لێکدانەوەکەی مەلا عەبدولکەریم مدەڕس و کوڕەکانی هەن بە تێڕوانینی خۆم دابەشم کردوم بەسەر 4 دەستەدا. ئەو هەڵانەی کە پەیوەندیان بە ڕاستکردنەوەی ڕێنووس و بیچم و بێشکردنی وشەکانی شعری نالیەوە هەیە. ئەوە دەستەی یەکەم. ینی ئەوان دەستکاریان کرد و ڕاستیان کردوتەوە دەستکاریان نەکردو بەڵکو بە هەڵە ساغیان کردوتەوە من دواتر نمونە دێنمەوە. دەستەی دووەم ئەو هەڵانن کە پەیوەندیان بە ساغکردنەوەی وشەکانەوە هەیە و دەستەی سێهم ئەو هەڵانن کە پەیوەندیان بە ماناکردنەوەی وشە و دەستەواژەکانەوە هەیە. دەستەی چوارەمیش ئەو هەڵانن کە پەیوەندیان بە لێکدانەوەی شعرەکانەوەیە کە ئەو پرسیاری ئێستای جەنابەت تقریباً بە بابەتی چوارەم دەگرێتەوە کە لەوێش من هۆکاری ئەوەی کە بۆ نمونە لێکدانەوەیەکی ئەوانم بۆ شعرێک بە هەڵەزانیوە ڕوون کردێتەوە لە نمونونەکان. ئەمن ئەوەندەی کە لەگەڵ شعری نالی ژیا بێتم و خوێند بێتمەوە و شەرح و شیکردنەوەکەی مەلا عەبدولکەریم مدەڕسیشم بە وردی چەندان جار خوێندوتەوە تا ئێستا نزیک 60 هەڵم دۆزیوەتەوە کە دابەشم کردوون بەسەر ئەو 4 دەستەیەدا و هاتووم بۆ هەر کام لەو دەستانە نمونەم هێناوەتەوە کە هەڵەکان کامانن بۆچی هەڵن و ئەو جار ڕاستکردنەوەکی خۆشم هێنا. زۆرترین هەڵە لە کام دەستەیە لەو پۆلێنکردنەی تۆ کردوتە؟ زۆرترین هەڵە پێم وایە دەستەی سێهەم بیابەتە من نەمبژاردون ئێستا بۆ ئەم لە ماناکردنەوەی چەمکدا لە معناکردنەوەی وشەکان و دەستەواژەکاندا هەیە. بەڵام ئەوەی کە ئێستا من پێم خۆشەوەکو نمونەیەک باسی بکەم بۆ نمونە لە ڕاستکردنەوەی ڕێنووس و شکڵ و بێشکردنی وشەکاندا یەکێک لە شعرەکانی نالی کە ئەو وشەیە کە ئەوان بە با بڵێن هەڵە ساغیان کردوتەوە لە چەندین نمونە شعری کرێش هاتوێتەوە ئەم شعرەیە کە دەڵێ خاوکی بەری پێت هەم گوڵ و خاوکی بەری پێت هەم گوڵ و هەم گوڵ بە سروشکم وەقتی غەم و شادی ئەوە کردومە بەسەردا. ئەوان وشەی سروشکیان هێناوە کە لە ڕاستیدا ئەگەر بە ڕێنووسی کەونی سەردەمی نالی بنووسرێت خۆی دەتوانێت بە دوو جۆر بخێندرێتەوە هەم بە سروشک هەم بە سریشک هەم بە سەریشک بە سێ جۆریش. بەڵام وشەی دروستی ئەم با بڵێن شعرە سروشک نییە بەڵکو سریشکە و ئەوە من لە ڕاستیدا لە وشەیەکی فارسیەوە دۆزیومەتەوە کە لە فارسیدا بە فرمێسک دەڵێن ئەشک یا سرێشک کە تەلەفوزە دروستەکەی سریشکە نەک سروشک. لە کوردیدا سروشک بۆتە باوکە مانای فرمێسک دەدا. بەڵام ئەوەی ڕاستی بێت ئەگەر چاو لێ بکەین دروستەکەی هەر سریشکە. ئەوان تەنها لەنێو ئەو دیوانە شعردا خۆیان بە شێوەی سروشکیان هێناوەتەوە و حتا ئەگەر لەباری وەزن و مۆسیقای شعریشەوە سەرنج بدەین هەر زیاتر سریشک لەگەڵ مۆسیقاکەی نازانم بەڵام وەکو بڕگا هەمان بڕگەیە وەکو بڕگە هەمان بڕگەیە بەڵام بەبێ گومان سریشکە حتا خودی سرشکی فارسی لەسەری ئەشکەوە هاتووە سەری ئەشک کە خۆی لە عەسڵدا ئەشک کرد بە معنای دڵۆپە ئاوێکە کە لە چاو دێتە خوارێ کە ئیتر هاتووم توای ئەو شعرانەی کە ئەوان بۆ نمونە سرشکیان بە سروشک تۆمار کردووە هێناوەتەوە و ڕاستم کردوونەتەوە. بۆ نمونە لە شعرە بەناوبانگەکەی خۆیدا بۆ سالم بەو شێوەیە تۆماریان کردو ئەم بیتە ئەوان دەڵێن ئێستەش سروشکی ئیشقی هەیە شیوی ئاودار یاخۆ بووە بە سۆفی وشکی لە حەق بە دوور کە دیسان بەپێی لێکدانەوەکەی من دروستەکەی ئەوەیە کە بڵین ئێستەش سریشکی ئیشقی هەیە شیوی ئاودار یاخۆ بووە بە سۆفی وشکی لە حەق بە دوور. ئەوە یەکێک لەو نمونانەیە کە لە هەموو ئەو بەیتانێک کە ئەم وشەی تێداوە ئەوان بە شێوەی سروشکیان تۆمار کردووە و من بە هەڵم زانیوە. تۆ بەڵام تۆ نازانی لە دەستنووسە
ڕاستەکە دەستنووسە ڕەسەنەکەی نالی چۆن نووسراوە ئەوە دیاری ناکات چونکە ئەو دەستنووسە ئەو ڕێنووسە تایبەتەی سەردەمی نالی وشەکە لە واقعدا بە ڕێنووسی فارسی نووسراوە یعنی خودی ئەو وشەیە لە 4 دانە پیتی سێ و ڕێ و شێ و کێ دروست ببێ ئەوەی کە معلوم بکە ئایا ئەوە سرشکە یا سروشکە بەڵام ئێمە بە حکمی ئەوەی کە دەزانی زمانی کوردی و زمانی فارسی زۆر جیران و تەنانەت برایەتی گەرم و گوڕیان هەیە و بە حکمی ئەو قاموسانەی کە هەیە لە نێو زمانی کوردی و فارسیدا لێکدانەوە دروستەکەی من ئەوەیە کە ئەمە سرشکە نەک سروشک تەواوە نمونەی دیت هەیە لەبارەی جگە لە وشەی سرشک بڵێ لە بابەتی مەسەلەن ساختکردنەوەی ئەو نمونانەی کە پەیوەندیان بە با بڵێن بیچم و ڕێنووس و بێژکردن هەیە یەکێک لە هەڵەکان کە زۆر زەقا ئیتر لێرەدا ئەو تایبەتمەندەی سرشکی نییە بەڵکو زۆر دیارەکە هەڵەیە چونکە مۆسیقای شعرەکە تێک دەدا بڕگەی ڕێژەی بڕگەکان تێک دەدا وشەی تیا یا تێدایە کە لە چەندین جێگا نەمر مدەڕسەکان هەڵەیان کردو بۆ نمونە لەم شعرەدا تێدا ئومێد و بیم و گریە و سۆس بەهار و پاییز و زستان و هاوین کە بەبێ گومان لێرەدا تێدا هەڵەیە چونکە کێشی شعرەکە تێک دەدا مۆسیقا و ڕیتمی شعرەکە تێک دەدا بەڵام بڕگەکەی بە بۆ چوونی من هەمان بڕگەن هەمان بڕگە بێ بەڵام بەبێ گومان مۆسیقا و ڕیتمی شعرەکە تێک دەدا و بەبێ گومان ئەگەر سەرنج بدەی دەبینی کە ڕەوانی و سەلیسی و ئەو وەستای و شارەزایی کە لە نالی چاوەڕوان دەکردرێ کاتێکە کە تۆ ئەو شێ بکەی بە تیا ئومێد و بیم و گریە و سۆس بەهار و پاییز و زستان و هاوین نمونەی دیکە کە زۆر لەوە دیارترە هەر لە ئێستاوە وەهای سەرمای تێدا سەرمای دەبێ ڕەنگە ئاوی لێ بنێ ڕەنگە ناوی لێ بنەی چوارتاقی سەرماتێ خزاو کە ببێ گومان لێرەشدا تێدانیە و تایە من هەموو ئەوانم دیسان ڕیز کردووە و هەڵبەتە شوێن هەیە کە ئەوان بە شێوەی دروستیان تۆمار کردووە یعنی هەر لەسەر ئەم وشەیە کە لە بری لە جیاتی تێدای تیان بەکارهێناوە بەڵێ بۆ نمونە لەم شعرەدا چونکە من دەمیست بپرسم بەڕاستی کاک عەبدولخاڵق دەمیست بپرسم لە سەردەمی نالیشدا ئەو شێوەزارەی لە سلێمانی قسەی پێکراوە پیتی دالیان هەرپەڕاندووە لە گفتو قسەکردندا زۆر ئەوە نالی بەپێی پێداویستی شعرەکە و بەپێی پێداویستی مۆسیقای شعرەکە کردوێتی نالی هەم تێدای بەکاربردووە هەم تیای بەکاربردووە جوانە بۆ نمونە یەکێک لە هەرە شعرە بەناوبانگەکانی پەچەی پەرچەمی و پرچی سیا هەر دەڵێی مانگەشەوە کوڵمی تیا کەواتە لێرەدا تیا لەگەڵ سیا کە هاوسەروان بەبێ گومان هەر دروستە کە تیا بنووسری و ئەوانیش ڕاستیدا بە شێوەی دروست تۆماریان کردو مەبەست ئەوەیە کە هەندێک شوێن کە ئەوان بۆ نمونەوەشەی تێدا و تیای بە هەڵات تۆمار کردووە من ڕاستم کردوتەوە و ئەو شوێنانش کە بە شێوەی دروستیان تۆمار کردووە ئەوە من دەستم لێنەدا و هەر بە دروست ینی لە شعرەکانی نالیدا ئەوانەی مدەڕیسەکان ساغیان کردوتەوە وشەی تێداشەیە کە بەڕاستی بەکار هاتووە لە شوێنی خۆیت بڵێ و ئەوان بە دروستیش تۆماریان کرد تۆ چۆن گەیشتە دڵنیایی ئەوەی لێرە ڕاستە مۆسیقای شعرەکە ئەوە مۆسیقای شعرەکەیە ئەوە با بڵێن پێداویستی لەوانەیە قافیە و سەروای شعرەکە بێت بە هەر شێوێک ئەو جیانەی کە تۆ وەکو ئەو نمونەیەکی هێنامەوە کاتێککە سیا و تیا هەو قافیان تۆ ناتوانین بڵێ لێرە دایتر تیا دەبێت تێدا بێت چونکە ئەو دەمە هەر لەگەڵ سیا نابێتە هاوسەروە لەبەر ئەوەیە کە من تەنها ئاماژەم بۆ شوێنانە کردووە کە بە هەڵە تۆمار کراون جوانە بچینە سەر گروپی دووەم بەڵێ گروپی دووەم ئەو وشانن یا ئەو هەڵانن با بڵێن کە لەسەر ساختکردنەوەی وشەکان من پێم وایە کراون و لە ڕاستیدا ئەو با بڵێن جۆرە هەڵانە وا لە خوێنەر دەکات کە حەس بکات شعرەکە لەباری جوانی فۆرمی وشەکانەوە هەندێک کەم و کورتی تێدایە نمونەیەکت بۆ دێنم بە وردی باسی دەکەم با هەر ئەو نمونەیە بێ مەسەلەن شعرێکی زۆر بەناوبانگی نالی هەیە دەڵێ زابیتەی تەبعم سوارە ئیدعای شاهی هەیە محتەشەم دیوانە داوای تەختی خاقانی دەکە ئەمن باسی ئەوم کردووە کە ئەو وشەی زابیتەی هەڵەیە و دەبێت زابیت بێ ئەو یایەی هەڵەیە
زیادەیە دەبێت زابتی تەبعم سوارە ئیدعای شاهی هەیە محتەشەم دیوانە داوای تەختی خاقانی دەکات. بۆچی باسی ئەوە دەکەم کە زابت لێرە بکەرە زابیتەی هەر ئەو شتەیە کە ئێستا من دەمێ باسی بکەم تۆ زوو تێگەیشتی بەبێرێکە من شەنوکەوی بکەم. لە ڕاستیدا زابتە خۆی بە معنای یاسا و ڕێسایە وەکو قاعدە و لە ڕاستیدا زابتە ئاماژەیە بە چەمکێک ئاماژەیە بە جۆرێک لە شتێکی ئەبستراکت بەڵام ئەوەی کە دروستە زابتە و زابت لەم شعرەدا چەمک نییە بەڵکو معنایەکی کۆنکریتی هەیە بە معنای پارێزەر و ڕێبەرە و ئاماژە بۆ کەسێک دەکا کە ئەو کەسە لە سەردەمی هەڵبەتە نالی لەباری سەربازیەوە پلەی ئەفسەری هەبووە یا با بڵێن تەنانەت پلەی دەسەڵاتداری یەک ویلایەتی هەبووە کەواتە زابت لەم شعرەدا کەسی جێبەجێکاری یاسایە نەک خودی یاساکە و لە ڕاستیدا کاتێککە دەڵێ زابتی تەبعم سوارە ئیدعای شاهی هەیە کەس دەتوانێت ئیدعای شاهی بکە نەکشت وایە کەواتە ئەوەی کە ئیدعای شاهی دەکات دەبێت شەخص بێ و شخصەکە زابتەکەیە نەک زابتەی لەبەر ئەوەیە کە من پێم وایە لێرەدا زابتی تەبعم سوارە ئیدعای شاهی هەیە شاهی هەیە دروستە و سەرنجی ئەوەش بدە لە بەیتی دوای ئەم شعردا یعنی من دۆزینەوەی ئەو هەڵانم تەنها بە سنووری خودی بەیتەکە نەبەستۆتەوە بەڵکە لە سنووری بەیتەکە هاتوومەتە دەرێ بەیتەکانی پێش و پاشیشم چاو لێ کردووە هەڵسەنگاندن بۆ کردو بە پێی ئەوە بڕیارمداوە بۆ نمونە ئێمە لە دوای ئەو بەیتەوە بەیتێکی ترمانەیە نالی دەڵێ شاهدی فکرم کە بێتە جیلوەگاهی دولبەری کە هەڵبەتە دولبەری شەر هەڵەیە دڵبەری شاهی خوسرە و ڕۆحی شیرینی بە قوربانی دەکات لێرەدا شاهد لەگەڵ زابت قەرینن ڕاست نەک لەگەڵ زابتە لەبەر ئەوەیەکە من پێم وایەکە زابت دروستە هەڵبەتە من ئەوە بڵێم کە لە شەرحەکەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە پەراوێزدا باسی ئەوەیان کردووە کە لە یەکێک لە دەست دوستەکان زابتی تەبعم هاتووە بەڵام ئەوان ئەو زابتی تەبعەمیان وەکو پەراوێسە ناوەتەوە پێیان وا بووە کە دروستەکە زابتەیە ڕاست لەبەر ئەوەیە کە من کەواتە بۆ خۆیان بەڵگەیە چەند داوەتە دەستۆ کە ئەتۆ ڕاستی لەو بڵێ نمونەیەکی تریش کە هەر لەو هێنا نسەی دولبەریە کە بەداخەوە داخلی شعری کلاسیکیش بووە کە من پێم وایە ئەوە دڵبەریە لە شعرینەش بەکاردێ بەڵێ دڵ و بەر دروست بووەوە زۆر جێگادا ئەوان ئەو هەڵەیان کردو دڵبردنە بەڵێ دڵبردنە بالضبط گروپی سێم بە گروپی سێهەم کاگە ماناکردنەوەی وشەکان بەڵێ ئەوەی ڕاستی بێ گروپی سێم زۆر مهمە لەبەرچی گرنگە لەبەر ئەوەی کە ماناکردنەوەی وشەکان کاتێک بە هەڵە بکرێت یا دەستەواژەکان ڕاستە و خۆ دواتر کاریگەری لەسەر ماناکردنەوەی خۆی شعرەکە دەبێت لەبەر ئەوەیە کە لەو جێگایانەی کە من پێم وا بووە معنای وشە هەڵە بووە دواتر چاوم لێ کردووە دیتومە معنای شعرەکەش تا حدێک کاریگەری بووەوە بە هەڵە لێکداوەتەوە بۆ نمونە نالی ئەو شعری هەیە دەڵێ ئەلا ئەی ئاسکی ناسک بە باسک شکاندت گردنی سەد شێری شەرزە وشەی شەرزە لە لێکدانەوەکەی مەلا عەبدولکەریم مودەڕسدا بە معنای شێربەچە یا شێرزاد یا ئازا لێک دراوەتەوە کە بەچە و شێرزاد لە ڕووی خودی شێرزەوە هێناوتوە ئازاش کەوەکو سفەتێکە بەڵام ئەمن بەهێنانەوەی چەندان نمونە لە شعری فارسی چونکە وشەی شەرزە وشەیەکی فارسی لە عەسڵدا و پشتبەستم بە قاموسی بۆ نمونە زۆر گەورەی دێخۆدا بۆ ئەنجامە گەیشتم کە وشەی شەرزە بەو معنایە نییە کە ئەوان لێکیان داوەتەوە بەڵکو جاری یەکەم شەرزە وەک گوتم وشەیەکی کوردی نییە و خۆی ئەگە شەرزە بە معنای بەچکە شێر بێ ئێنالی بۆ خۆی دەڵێ شێری شەرزە یعنی شێری شێربەچە ئەوە هەر نابێت کەواتە شەرزە لە ڕاستیدا لە زمانی فارسیدا بە معنای تووڕە دێت بە معنای بەهێز دێت بە معنای چست و چالاک دێت کەواتە مەبەستی شێری تووڕە و یاخیا بەڵێ ئەوەش سەرنجڕاکێشەکە ئەو سفەتی شەرزەیە زۆر جار بۆ شێر و بۆ پڵنگ دێ
و کەمتریش بۆ فیل و بۆ ئەسب دێ ئەگەر سەرنج بدەین نالی بە حکمی ئەو شارەزایی وەستایەتەیە کە لە شعری کلاسیکی فارسی هەیبووە لێرە ڕاست بۆ شێری بەکار بردووە ڕاست کەواتە جوانی ئەم شعرە لە چیدایە دەڵێ تۆ ئاسکی ناسکی تەعەن بە باسکیش گردنی سەد شێری سوست و چالاک و تووڕە و بەهێز دەشکێنی کەواتە شەرزە بە بێگومان ئەو معنایە نییە کە لێرە لە شەرحەکەی مەلا عەبدولکەریم مەدەرس لێک دراوەتەوە و بەو شێوەیە لە ڕاستیدا دواتر تەفسیری لەسەر بەڵێ جا لێرە کە دەڵێی ئەم شێ فارسیە کوردی نییە نەنجی و لەنجیش نییە بۆ دەقێکی کلاسیک ئەسڵیان دەقی کلاسیک ئازایەتەکەی لەو دەمەی کە نووسراون لەوەدا بووە کە چەمچی تورکی فارسی عەرەبی زیاتر تێدا بێ بەڵام داڕشنێکی کوردی بێ بەبێ گومانەوە تایبەتمەندی شعری کلاسیک لە سەردەمەدا زۆر ئاسایی بووە کە شاعرێک توانایی خۆی بەسەر وشەی فارسی و عەرەبیشدا بنوێنێەوە لە شعری خۆیدا بەکاری ببا بەڵام هوەری شاعرێکی وەکو نالی کە وشەی عەرەبیشی زۆر بەکار بردو وشەی فارسیشی زۆر بەکار بردووە ئەوەیە کە تۆ سەر تاپای دیوانی نالی سنگ و سوک بکە یەک ڕستە نبینی کە تەبیعەت و سروشتی ڕستەی کوردی نەبێت یعنی وشەکانی وشەی عەرەبیش بن بەڵام ڕستەکە جۆری بەکاربردنی کارەکان فعلەکان 100% کوردین و هەر بۆیە کە شعری نالی تا ئێستا لە سەدەی 21دا تەبیعەتی زمانی کوردی پاراستووە و با بڵێن ئێمەمانان پێی دەڵێن بنچینەی زمانی ستانداردی کوردیش جیاوازەکەی شتێکت لا گەڵاڵە کردم جیاوازی ئەو لەگەڵ ئێستای ئێمەدا لە کاری ڕۆژنامەگەری لە کاری نووسیندا زۆر جار هەموو چەمکەکانی بەکاری دێنین کوردیە تەنانەت پێکەوە بەستنەوەکەین بەڵام لەسەر قاعیدەیەکی عەرەبی دای دەڕێژێ کوردی نییە بۆ نمونە ڕستەیەکی وەکو هەستان بۆ فلان شت ئێمە ناڵین هەستین فلانە کار ڕایپەڕان کارەکەی ڕاپەڕان ناڵین هەستا بە ئەنجامدانی ئەو کارە لەبەر ئەوەیە کە نالی لەو سەردەمەدا نەکرد بە عیبەی نەزانیەوە بەڵکو بە شارەزایی خۆی زانیەوە زۆریشی لەو ڕێگایەوە خزمەتی زمانی کوردی کردووە و زۆر وشەی فارسی و عەرەبیشی بۆ دەستەمۆ کردوین کە ئەوڕۆ ئێمە بەکاری بێنین و شەرمیش نەکەین جا هەر ئەو ماناکردنەوەی کە گروپی سێمە باس کرد لە بە وشەکان گروپی چوارەمیش دروست دەکاتن کە ئەمە لێکدانەوەکانی دەق دەگۆڕێ لێکدانەوەی ڕستە دەگۆڕێ زۆر ڕاست قافیە ئەوەی تەواو دێری تەواوی شعرەکە گروپی چوارەم لە ڕاستیدا با بڵێن کەمترین هەڵەی تێدایە چونکە مەلا عەبدولکەریم بەڕاستی بۆ خۆی نەک دەریا ئۆقیانوسێک بووە لە زانستی پەیوەندیدار بە بەلاغە و فەساحە و ئەوانە بۆیە من پێم وایە ڕاوەکانی بۆ شعری نالی 180 بۆ 90 ڕاستن جا من دەڵێم لەوانەیە هەڵەش نەبێ بۆ چوونیت لەگەڵ ویجا چونکە ڕاوەکەی هەندێک هاوڕێ من شەروا دەڵێن ئەوە جیاوازی لە بۆ چوونە بەس من لەسەر ئەوە سوورم کە لە هەندێک شوێندا کاتێک کە تۆ بە معنایەک یا با بڵێن یەکێک لە تەویلەکانی وشەیەکی یا دەستەواژەیەکی ناو شعری نالی پێیت نەبردبێ ناتوانانی مەعنا قوڵەکەی بدۆزیتەوە لەوانەیە معنایەکی ڕووکەشی بدۆزیتەوە ئەو کارەیەکە بۆ نمونە نەمر مەسعود محەممەد لە دەستە و دامێنانی زۆری کردووە ینی زۆر جار بۆ خۆی سەرسوڕمانی خۆی ڕاگەیاندووە لەوەی کە من ئەوە چوومە ناو قوڵایی ئەو بیتەوە بەس دەزانم کە چەندان معنای کەشەیە نمونەت بۆ بێنمەوە لەسەر لێکدانەوەی بەشی شعرەکان بۆ نمونە نالی لە شعرە بەناوبانگەکەی بۆ چاوی خێری حەبیبەی یەکێک لە بیتەکانی دەڵێ نالی ئەو وەحشی غەزالە کەس ئەبەرداوی نەکەوت چونکە شاهێنی دووچاوی تیژە دائیم سەردەکە ئەم وشەی شاهێنە یا شاهینە لە ڕاستیدا مەلا عەبدولکەریم و ئەوان لێکدانەوەیەکان بۆ کردووە کە بەو شێوەیە جملەکە زۆر کورتە دەیخەنمەوە دەڵێ نالیە تا ئێستا کەس نەکەوتۆتە داوی ئەو یارەوە کە بپێکرێ و ئەویش بێ بیگرێ و بیبە چونکی چاوە وەک شەهێنەکانی ئەوەندە تیژ و زووبینن کە بۆ کەسێ ئەڕوانن تیری نگەیان سەر ئەکەو نایپێکێ من قسەی من ئەوەیە کە ئەوان لێکدانەوەیان لەم بیتەدا بەپێی کۆنتێکست و زەمینەی سەرجەمی غەزەلەکە نەبووە بەڵکو بەپێی تەنها یەکێک لە معناکانی وشەی شاهین بووە بەڵام ئەگەر خوێنەری وردبین بگەڕێتەوە بۆ
سەرەتای ئەو شعرا و لە سەرەتای شعرەکە وەختەیە کە نالی دەڵێ پێم دەڵێن مەحبوو بە خێل و قیچە مەیلی شەڕ دەکا خێل و قیچە یا تەرازووی نازی نەختێ سەر دەکا ئەم ئاماژەکردنە بە تەرازوو لە بەیتی یەکەمدا و ئەم ئاماژەکردنە بە شاهێن لە بەیتی کۆتاییدا جوانە سەرداوەکانی ئەگەر بەیەکەوە گرێ بدەی دەمانباتەوە سەر ئەوەی کە لێرەدا وشەی شاهین ئاماژەیە بۆ ئەو با بڵێن زەبانە یا زوانەی تەرازووە کە ئەگەر تۆ مەسەنە قورسایی لایەنێکدا بنەی زوانەکە هەڵدەستێەوە لایەنەکەی دیکە هەڵدەستێ و نالی لێرەدا دەوێت ئاماژە بۆ بکە کە یاری من ئەگەر چاوی خێلا لەبەر ئەوەیە کە قورسایی نازی کاتێ دەخاتە سەرێکێک لە چاوەکانی دیکەی چاوەکەی دیکە کەمێک بەرز دەبێتەوە و تۆ بۆ بەرزبوونەوەی هەز دەکەی کە یا پێت وایە کە چاوی خێلە ئەوە چاوی خێل نییە ئەوە لە واقعدا لاسەنگبوونی ئاستی ناسکردنی چاوەکانە کە من لێرەدا بەو شێوەیە معنام لێ داوەتەوە کە لێرەدا شاهێن بە معنای ئەو زوانەیەکە لە نێو زوانە مەبەست لە زبانەیە زبانە مەبەستمە گوێگر و بینەران لە سوشال میدیا لێمان کە لە فەرهەنگی هەمبانەبوونیشدا هاتووە کە شاهێن بێجگە لەو زەبانەیە باڵندەیەکی بۆری گۆشتخۆریشە لە باز گەورەترە کە نانی تەبعەن مەبەستی ئەوەشی هەبووە یعنی من پێم وایە کە ئەو شعرە وامان لێ دەکات یعنی ئەو لێکدانەوەی مەلا عەبدولکەریم مودەڕسی ئەوان بە یەکێک لە ڕەهەندە تقریبا بەرتەسکەکانی شعری نالی ببەستینەوە بەس کاتێک کە تۆ معنای ئەو بیتە ببیتە ناو کۆنتێکسی گشتی شعرەکەەوە معنا قوڵترەکەیمان بۆ ڕوون دەکەیتەوە لەبەر ئەوەیە کە هەندێک لە هاوڕێیان دەڵێن ئەمە جیاوازیە لە بۆچوون بەڵام من دەڵێم جیاوازیە لە ڕوانینی من لە ڕووبەرێکی کەمێک قوڵتر بۆ شعری نالی بە حکمێک کە دەزانین کە نالی بەردەوام مەجای ئەومان پێدەدا کە زیاتر بە قوڵایەکانیدا ڕۆبچین و لێکی بدەینەوە من واز لەو بۆ چوونە دێنم لەو نمونەیەدا نازانم ئەوانەی چۆن کە بۆ چوونی جیاواز بێ نالی ئەوەندە وردەکار بووە لە داڕشتندا کە لەسرە تا دەڵێ لا سەنگە خێل و قیچە یا تەرازووی نازی نەختێ سەردەکا و لەو لاشەوە کە شاهێن بەکاردێنێ پێم وایە مەبەستی تەرازوەکەیە لەگەڵ بۆچوونی تۆ منیش پێم وایە هەر قورسایی بەلای تەرازوەکە دەچێت چونکە لە ڕاستیدا هەر مۆزوعی خێلبوون ئەوەیە جۆرێکە لە ناهاوسەنگی ئەو ناهاوسەنگیە بە جۆرێک لە جوانی چاوی یارەکەی پاساو دێنێت وای لێ دەکات دەڵێ ئێوەیە کە پێتان وایە یاری من خێلەوە بەشێکە لە عیبەی چای ئەو لە بەر چایم ڕاست بە پێچەوانە ئەوە حوسنی چاوی ئەوە حوسنەکەی و کە دەلیلەکەشی دێنێتەوە کە پەیوەندی بە تەرازوو بەسەر پێوانەکردنێکی زیادە دەستەکان خۆش بێ لە کۆی هەموو ئەو دەقانەی نالیدا کە تۆ تێبینیت لەسەر لەگدانەوە و شڕۆڤەکانە بۆیان هەڵەکانت دەست نیشان کردوون 6 دانن ئەوەی کە تۆ کردوت کەواتە لە هەزاران چەمک کەلێکیان داوەتەوە 6 دانە زۆر نییە نازۆر نیە بە هیچ شێوەیەک زۆر نییە بەڵام ئەوەندە کارەکەیان گرنگە و نالیش ئەوەندە شاعرێکی گەورەیە کە خۆی ئەو 6 دانەیە بۆ من مژارێکی زۆر گرنگە تاوتۆ بکەن و هیوادارم کە نەوەی دوای منیش بێ بەردەوام بێ ئەو گفتوگۆیە بەردەوام کات و لەسەر بابەتەکەی من ڕخنەی هەبێت و یاشتی زیاتر بە شعری نالی زیاد بکەوە بۆ جۆرەیە کە میراتی قورسی ئەدەبی کوردی دەپارێزرێ نەک ئەوەی کە ئێمە کاغ خاڵق لەو کاتێوە کە دیوانی نالی مامۆستا عەبدولکەریم مودەڕس شرۆڤەی بۆ کرد و بڵاو بۆ چاپکرا 48 ساڵ لەوە پێش دواتریش چاپکراوەتەوە کەسانی زمانزانی وردیش کاریان تێدا کردووە مامۆستا هێمن بنمونە لەسەر دەستی ئەو چاپکراوەتەوە زاریش دروانە لە انتشاراتی سەلاحەدینی ئەیوبی لە ورمێ بەڵێ ساڵی 1995 بەڵێ هێمن زمانزانێکی ورد بووە چۆنە دەرچی بۆ هەڵانە نەکردووە پێت وایە کاری لەسەر نەکردووە کە من با پێت بڵێم زیاتر مەبەستی ئەو بۆ کە دیوانی نالی لەو فرسەتەی کە دروست ببوو لە ڕۆژهەڵاتی کوردستان چاپ ببێتەوە بەو شڕۆڤەکردنەوەشەوە بۆ خۆشی پێم وایە ئیدعای ئەوەی نەکردووە کە نالی ناز بوو بێ لە هەندێک جێگادا چەند پەراوێزێکی کەم و بچووکی نووسیە و زۆربەشیان ڕاست و دروستن بەڵام ئەو نیەتی ئەوە نەبووە کە بەڕاستی بیهەوێ بۆ نمونە بکەوێتە بواری نالی ناسی و ئەوانە بەڵام یەکێک لەو کەسانەی کە دژی
دەستنووسەکەی یا با بڵێن نوسخەکەی مەلا عەبدولکەریم مدەڕس بووە دکتۆر معرف خەزنەدار بووە کە لە کتێبەکەی خۆی دیوانی نالی و فەرهەنگی نالی دەڕاستیدا ئەویش هیچ ئاماژەیەکی بۆ هەڵانە نەکردووە و نەیویستووە کە هەڵەکانی ئەوان ڕاستکاتەوە حتا خۆشی زۆر لەگەڵ ئەو نەبووە کە شەرح و لێکدانەوەی قوڵ بکە تەنها هەندێک با بڵێن وشەی مەعنا کردوێتەوە لە شێوەی فەرهەنگەکەدا کە ئەویش ئەو پێیوا بووە کە هەر ئەوەندە بەستەوە خوێنەر بۆ خۆی دواتر دەبێت بچێتە نێو شیکردنەوە و شەرحی نالی بەڵام لەم ساڵانەی دواییدا کەسایەتیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بە وردیەوە چوە نێو دنیای نالیەوە کاک دکتۆر ڕەهبەر مەحموودزادە بوو کە لە کتێبێدا بناوی ئافاقی شعری نالی زۆر بە وردی باسی نالی دەکا و ئەویش هەڵبەتە باسی ئەو دەکا کە دەڵێت 90 ساختکردنەوەکانی مەلا عەبدولکەریم مدەڕس ڕاست و دروستە کارەوە قسەی منە منش پێم وایە 180 بۆ 90 ڕاست و دروستە بەڵام بە هەر شێوەیەک نالی ئەوەندە گەورەیە کە دێنێت نەوە جۆرا جۆرەکان و نەوەکانی داهاتوو بەردەوام قسەی لەسەر بکەن و ئەگە هەڵەیەک هەبوو بێ لە شەرحی مەلا عەبدولکەریم یا لە شەرحی من ئەوە ڕاست بکرێنەوە دەستەکان خۆش بێ خۆشحاڵ بووم لەو بەرنامەیە لەگەڵمان بووی هەر بژیت کاری پێم وایە کارێکی باش بوو زۆر سپاس خۆشەویستان بەرنامەکە کۆتایی هات واتە کاتەکە کۆتایی هات قسەی زیاترمان هەبوو درود بۆ ڕۆحی نالی و مامۆستا عەبدولکەریمی مدەڕس و کوڕەکانی و تەمەندرێژی بۆ مامۆستا یعقوبی و تەواوی ئەوانەی خزمەت بە ئەدەبیاتی کوردی و بوارەکانی تری نەتەوەی کوردەکەن ڕێز و خۆشەویستی عەزەدین و هاوکارانم لەو دیوستۆدیۆ دلێر و سەرکار بۆ ئێوە تا هەڵقەیەکی دیکە سپاردەی خوابن.